جەماعەت ئەم ئفە ئەمە ئێمە سەر لە چیین؟ لە مەرجی یەکەم. ئەم ئفە هاواتەیەکی هەیە ناوی چییە؟ ئازلۆنگاز. ئامۆزای کەشیان هەیە ناوی چییە؟ ئەنلێس. ئەم ئەنلێسەش هاواتایکیە؟ ئۆر. ئێستا من چەند ئەمرازم هەیە؟ چوار. ئەم چوارە لەکوێ دائەندرێ؟ سێک. یەکەم لەگەڵ ئەم ئفەیە ئەتوانم لە جێی ئەم ئفە چی دانم؟ ئازلۆنگاز. ئەها ئازلۆنگاز. و ئەتوانم لە جێی ئەم دوانە چی تریش دانم؟ ئەنلێس. ئێستا کاتە ئەم سیانە بە دوانە چیەت؟ ڕستەی دووەمیشی فیوچەر. کێمان مایەوە؟ ئۆر. ئەم ئۆرە جەماعەت بۆم لەبەرکە تاکە ئەمرازێکە هەمیشە لەکوێ دایانێ؟ لە ناوڕاست. ئەها ئەعلێرەیە. تاکە ئەمرازێکە کە هەمیشە لەکوێ دانرێت؟ لە ناوڕاستی چی و چی؟ پرزنت سمپڵ و چی تریش؟ فیوچەر سمپڵ. وازە هەتا ئێستا؟ لە سەرەتاوە قەت نایەت. ئێستا کاتە ئەم شوێنەکەی لەکوێیە؟ ئەڵێن هەمیشە لە ناوڕاست. وازەها؟ ئەمە تێبینێکی. ئەی ئف و ئازلۆنگاز و ئەنلێس ئیعتیادێ لە ناوڕاستە بێت وانە؟ چونکە کێیەتە پێشەوە؟ کێیەتە پێشەوە؟ فیوچەر. بەڵام ئەی ئۆر ئۆر نەخێر هەمیشە لە ناوڕاستە. ئێستا لە امتحانی وزاری پرسیارێکمان بۆیەوە تقریبا لەسەر ئەم چوارە بەجیا و پرسیارێک ئەگەر بێتەوە لەسەر ئەم ئەمرازانە بەجیا کەوتمان هەمویان پرزنت سمپڵ و فیوچەرە. هەر نەناو ئەم بابەتی پرزنت سمپڵ و فیوچەر چی ترشمانەیە؟ مەرجی یەکەم. مەرجی یەکەم دوو ئامۆزا سێ ئامۆزای لەگەڵ ئاویش ئازلۆنگاز و ئەنلێس و کێتریش ئۆر. ئێستا شوێنەکانمان زانین. ئەم دوانە بەواتەی چیەن؟ نەنا وا تاکەی ئف ئەگەر باش ئەم دوانە ئەمە وا تاکەیانە ها ئەگەر نا. ئیسە دوو دانەم لای بەواتای ئەگەر دوو دانشمان لای بەواتای چی؟ ئەگەر نا. باشە پرسیارێک منی سەگەر ئەمانە لە بینی خۆیانە بیگۆڕمەوە ئەم دوانە هاواتانین ئەم دوانەش هاواتانین ئەی ئەگەر ئاوا بیگۆڕم هاواتان یان واتەکانیان جیاوازە. ئێستا من ئەگەر بڵم ئفکە بە ئەنلێس ئەگەر بڵم ئازلۆنگاز بۆ ئۆر ئەگەر بڵم ئۆر بۆ ئەنلێس نە ئۆر بۆ ئەنلێس وەکو یەکن. ئێستا بۆی نمونەی ئەمانە هەڵکەیتەوە دوو تێبینیت ئەوێ ئەمانێ. یەکەم ئەمرازەکان واتایان جیاوازە یان ئەڵێ ئەمرازەکان واتایان وەک یەکە. ئادی چیمانەیە جیاوازە ئێستا؟ ئف بیکەم بە ئۆر جیاوازە؟ ئەگەر ئۆر بکەم بە ئازلۆنگاز ئەی ئازلۆنگاز بە ئەنلێس ئەنلێس بە ئف ئەی ئف بۆ ئازلۆنگاز یا بەعکسەوە ئەی ئۆر بۆ ئەنلێس. ئێستا من ئەگەر ئەمرازەکانم واتایان جیاوازە چی بکەم؟ ئەها یەکێک لەم دوو ئیشە یەکێک ئەها یەکێکیان پێی بۆم. یەکەم دانانی نۆتێک یعنی خۆت نۆتێکم بۆێنی یان لابردنی نۆتێک. ئێستا من ئەگەر ئفکەم بە ئازلۆنگاز هین ئفکەم بە ئەنلێس ئەبێ بیر لە چی بکەمەوە؟ یەکێکیان. ئەگەر هەردوو لای بۆ نمونە ئەرێ بوو ئەبێ مشوری ئەوە بخۆمە بێ چی بۆ بێنم؟ نۆتێک. ئەگەر ئەنلێس بکەی بە ئازلۆنگاز هەمان شتە ئەڵێ واتاکانیان چییە؟ جیاواز. نمونێکی ئاسانت بۆ نووسم لێرە ئەنجە بە هەمویان ئەیگۆڕین. بۆ نمونە ئەگەر بڵین if she derives fast she will arrive early. وين نچینەوە دیو. ئێستا ئەم نمونە بەچی حەل کراوە؟ بە if. من لە امتحانە بۆ نمونە پێ دەڵم بیکە بەچی؟ یاخود دەڵم بیکە بەچی؟ بۆی واتەکانیان چی بێت؟ واتەکانیان جیاواز بێت. ئێستا ئەم ئەنلێس و ئۆرە تێبینێکی تایبەتی خۆیانیان هەیە. ئەو شەڵە چی؟ بە دوایاندا نۆت نایەت.
جەماعەت ئەنلێس بە دوای خۆیان نۆتیەت ئێستا من ئەم ئیفە ئەگەر بیکەمەوە بەچی بە ئەنلێس یان ئەتوانم لە دوای ئەنلێس دۆنت و دەزندانم نەخێ ڕستەکەم چی لێت غەڵەتە بێت ئەی ئاز لۆنگاز هەمان تەیبینی بۆ لەبەرکە ئەڵەی بە دوایان بە دوایدا نۆت نایەت باش ئێستا جەماعەت ئادی ئەم ئفم بۆ بکەن بە ئەنلێس ئفکە بە ئەنلێس واتای کۆیەکەیان جیاوازە جیاواز ئەبێ چی بکەی بۆم یان ئەبێ نۆتێکم بۆ بێنی لایە باش ئەمە خۆی نۆتی تایە نەخێ کاتە مەجبورم نۆتێکی بۆ بێنم ئەی بۆ ئەنلێس ئەگەر نۆتت بۆ هێنا ئەی خێتە سەر پرزنت سمپڵ یان ئەبێ خێتە سەرفی کاتە ها وەکو خۆی بە سوڵەکە بێ بەچی want ڕۆنا ئادی ئەگەر وتی ئەم ئفە بیکە بەچی ئەم دوانە واتەکانیان چین ئەبێ چی بکەی بۆم ئەبێ نۆتێکی بۆ بێنین وانە باشە بۆ ئۆر ئەم تەیبینێت باشترینەکان لە پەیمانگای سلەیمانی بۆیە ئێرە هەڵبژێرە سەرکەوتن وشەیەکە ئێمە مانای پێدەبەخشین